لهبلێرا پایتەخت لە کوردستانە ئارام سپێدەهەوە باش بیتن بینەرێن هێژا و خۆشتوی لە هەر جایکی بینەر و بیسەرێن منە ڕێزوسلااوێن پرۆگرامی بەیانی 24 قبول بکەن ئەو ڕۆژی بەیانی 24 بچەندین بڕگە و بابەت و تەوەرن جیاواز هاتە خزمەتە هەوەیەن هێژا و خۆشتوی هیویدارم ئەڤڕۆ تەندروستیە هەوە گەلەکە باش بیتن ئەڤڕۆ ئەم دل تەوەریەکێ بەحسا لوتکیان ملیار شوێنکەوتووە لە وڵاتی ئیمارات دەهێتە پڕێڤەچان شاکار تەوەری دوێ دێمەچە هەبیت لە بەیانی 24 دێرین بەیانی باش زۆر سپاس لە هەرجێگەیەکن سڵاوی ئەمەتان لێبێ هیوادارین دڵخۆش بن تەندروست باش بن ڕۆژێکی جیاواز و خۆش بەڕێ بکەن وەکو هاوکارم ئاماژەی پێکرد لە تەوەری یەکەمدا تەوەری دووەمیش کە تەسلیمی منی کرد باسێک لە مێژووی تەمبور و سنتور دەکەین بێگومان بۆ هەردوو تەوەرەکەش دوو میوانمان دەبێت و گفتوگۆی زیاتریان لەگەڵ دەکەین دێرین ئەچینە لای کەشوهەوا بەپێی بەشی پێشبینیەکانی کەشوهەوا لە وەزارەتی گواستنەوە و گەیاندنی هەرێمی کوردستان ئەمڕۆ دووشەممە سەرەتا ئاسمان نیمچە هەور دەبێت دواتر دەگۆڕێت بۆ ساماڵ و پەڵە هەور بە شێوەیەکی گشتی پێشبینی باران و بەفر نەکراوە کەشوهەوایەکی ئاسایی دەبێت باەکی لەسەر خۆی دەبێت پێم وابێت تۆزێ ساردیشە سەبارەت بە پلەکانی گەرماش چەند پلەیەک بەرزتر دەبێتەوە لە دوێنێ هەولێر دەبێت بە 18 پلەی سیلیزی و سلێمانی 14 پلەی سیلیزی و دوهۆک 16 پلەی سیلیزی دەبێت بەحسێ دەچینە دۆکە داسنیا لە هەولێرێ دەچینە هەولێرێ پاشی دەچینە دۆکێ لە هەولێرێ کۆنفرانسەکە تایبەت بۆ خوددانکردنا پەلەوەران هاتە دارخستن بە ئامادەبوونا چەند کۆمپانیایەکن فەڕەنسی و مەرەم ژوێ کۆنفرانسێ خواردن و دەرمانên سروشتی بدەنە پەلەوەران لە شوونا ئەلەف و دەرمانên ناساغڵەم و کارتێکردن لە ژیانە پەلەوەران و ساخلەمی و تەندروستیا وان یەن مرۆڤیژی دکات سەرپەرشتێ vê پرۆژەیەژی دیاری دکە دەمێ چەند ساڵایە ئەف پرۆژە لە فەڕەنسا هاتیە ئەنجامدان و ئەنجامێ نوێ gelek سەرکەفتی بووینە Monsieur le consul, j'étais en train d'expliquer une résumé. تقريبا شو صار زيتر أزل فيشو لي لما يعني مجال الدواجن وهندك اللايف ستوك كذلك همي مجال يعني أويتوي شو مداجن شو علفة شو مواد أولينا توجه يعني جهاني بو أودي تشيتن بو أورجانيك بيتن شكو أو مواد كارتين الناف علفة وناف تربية يعني تأثيرات سلبية هن سر بشري وسر حيواني يجيبخو التهاب نتيجة الأمراض أو نتيجة الحالات de trois belles entreprises françaises qui sont aujourd'hui à Erbil. هرمون جماوی کرد فرانسی أواكو أم مادات برهمت ناتوريل يت بي مادات كيميائي تينين بديل بهر مادة كيميائي انتیبایتیک ماده دیت کیمیایی بو پاراستنا جنگه کا پاک بو خوارنه کا پاک یا به مواد کیمیایی و انتیبایتیک بو خبو آسوده یا آجالی یا پلاوری یعنی کرد حکود بین کرمانش آست پرورده و پاکی یا کردستان بین آست فرانسا پروردگار معیان وکو المربی ما شیوی پروردگارناوی یه مدرن بیت وکی افریقا یه ولاتت آور. هەرکو بیدایەتیش باسمان کرد لە دووبەی لووتکەی ملیار شوێنکەوتە بەڕێوە دەچێت کە بە گەورەترین لووتکە لە جۆری خۆی دادەنرێت. ئەم لووتکەیە 15,000 ناوەڕۆک دروستکەر و 420 قسەکەری دیار لە هەموو جیاندا بەشداریان تێدا کردووە. بۆ ئەم مەبەستە میوانداری نادر سعدون ڕاوێژکاری ئابووری و بەشداربووی لووتکەکە دەکەین
کاک نادر بەیانیت باش هیوامان دڵخۆشی و باشیتە لەوە دەست پێ یەکەم باسێکی لووتکەکەمان بۆ بکە. بەیانی باش مامۆستا بەیانی باش بۆ کوردستان 24 بۆ بینەری کوردستان 24. بەڵێ ئەم لووتکەیە 1 ملیار ئینفلوانسەر ئەوە ساڵی سیەمە دوبەی بەیودەچی لە 11 مانگ دەست پێگرت ئەوڕۆ کۆتایی ڕۆژە 3 ڕۆژە ئەوڕۆ خەلاتێکی گەورە بێ خەلاتی 1 ملیۆن دۆلارە دا ئێستا 5 کەسمانە یەکێک لەوا پێ ئینفلوانسەرانە هەندێک دێرن بۆ خەڵاتی 1 ملیۆن دۆلار. ئەم لووتکەیە زیاتر لە 15,000 ئینفلوانسەر بە سەرانسەری جیهانی بەشداری ئەو لووتکەیە. ترکیزی ئەم ساڵ لەسەر وەبەرهێنان لە بواری دروستکردنی ناوەڕۆکی درست یعنی ترکیزیان لەسەر ئەو ساڵەکە زیاتر لە 30,000 کەس تا ئێستا بەشدار بووە حەسەبی داتای حکوومەتی دوبەی. مامۆستا نادر گرنگی و ئامانجە ئەvê لووتکەیە چییە؟ ئەگە بە شێوەیەکی گشتی بۆمە بەحث بکەیت. والله ئەم لووتکەیە 2-3 بابەتی گرنگ هەیە تەرکیزە سەر دەکا. یەکەم شت حکوومەتە دوبەی تەماشەی ئینفلوانسەرە دەکا وەچی ئابووریەکە یان بە شێوەی ئابووری چۆن ئیستیفادەی وا کەسانە بکەن. ئەوڕۆ گەورەترین میدیا یعنی بەڕاستی زۆر سیر هەنا دوونێ و پێرێ ناو ئەم لووتکەی گەورەترین کەناڵ نێودەوڵەتی وێ دەربوون کەسێک وا کەسێ حاضر بووە نەچوو ڕەسم لە گەروانە دەکرد ئەگەشتی دۆ گەروانە دەگەرن بەڵام یەک کەس یەک ئینفلوانسەر لەوانەیە فۆندەواری نەبێت بەس فۆلۆوەرسی هەیە بە سەدان کەس بچوون لای ڕسمی خۆل گەروانە دەگەرن. ئەوڕۆ حکوومەتە دوبەی ئەگەداری هۆشیاربوونی یعنی خۆشکەبوو این ئەوڕۆ ئابووری زۆر بەقووەت هەیە لە ڕێگا ئەم ئینفلوانسەرە دەشێت استیفادەی لێ بگرێت. ئەوەی ئەمانجە یەکەم مەسەلەی ئابووری ئەو پیشنکاری ئینفلوانسەر ببە ئیشێکی یعنی منظم بیتن ڕێک بکەن و استیفادەی لێ بگەن. دووەم شت مەسەلەی ڕێکلامە مەسەلەی سیاحی گوزارە ئەو 30,000 کەس تایبەت هاتیە دوبەی بۆ بەشداری ئەو لووتکەیە بکەن. 15,000 ئینفلوانسەر لە سەراسەری جیهانی هاتینە لە هەموو جنسیەت لە هەموو ڕێگەزنامەی جیهانی ئەوڕۆ ئینفلوانسەر هاتنە دوبەی و لەسەر پێیجی خۆی سوشیال میدیا سەر پلاتفۆرم سوشیال میدیا دوبەی بڵاو دەکەن شوێکی بسیاری دوبەی بڵاو دەکەن. ئەوڕۆ بەڕاستی یعنی لووتکەیەکی زۆر زۆر گەورەیە و تەسیری زۆر بەقووەتە. باش کاک نادر تۆ باسێکی خۆتم بۆ بکە تۆ چۆن بەشدار بوویت بەشدارکردنی تۆ لە لووتکەکەیە بەقەدەر قورسایی لووتکەکە بۆ ئێمەی کورد گرنگە باسێکی ئەوم بۆ بکە تۆ وەکو خۆت چۆن بەشدار بووی؟ وڵی ئەم داوەت نامەک لۆم هاتبوو لە جیهاتی تەنزیمی وەکی ئامادە ببم وەکی ئەمن ینی تەخەسوسم ئەمن بەڕاستی یعنی ئەمن ڕاوێژکاری ئابووری و دامەزراندنێک ئیش و کارم بەڵام وەکی ئینفلوانسەر ئەمن تازە داخلی ناو ئەو بابەتە بوومە لە بواری ئابووری طبعاً ئەوە حکوومەتە دوبەی تاماشەی خەلفێ دەکا بزانە تاماشەی دەکا کی دەست پێکردی ئەو نەبەستوێت بۆی ناگرنگە ئەو کەسانێ هێشتا ئاستێکی گەلێکی بەس لە سۆشیال میدیا ئەو حەز دەکەن وەبەرهێنانێن ئەو کەس نابکەن بۆ تازە دەست پێکردنە استیفادەی وانە بکەن زائداً ئینفلوانسەرجی استیفادەی لە دوبەی الحەمدولله ئەوڕۆ وەکی سپیکەر نەبوو بەڵام وەکی کەسێکی کورد بەشدار نازانم ڕاستی من بەتەنێ وەکی کورد لێرە بەشدارم یانە نازانم بە کەس نەدیدیە بەس لەوانەیە هەبێت.
بله مامسا نادر کینه اوید لوی پیشبرکیه دا بجدارن لوی لوتکیه دا والله خاتون انفلونسر يعني الهمو بلاتفورم السوشيال ميديا شيء انفلونسر كي نيو دولتي هبه ليره عمديه يعني جورتني كس او بناو بانجز حزاق نوابيهم بلام زوربي او كساني يعني بناو بانك للسوشيال ميديا عندك انا مثلا بيصل مليون هي فلورز عندك انا 50 مليون عندك انا مليون فرشه بيستا الصدى وامانجي اولك اويا او كسب بجداد بن هر كسب فولورز سوري بقى 1 مليار فولورز يعني او كسب ينصب هي او تصدي هي او وصل مليون هي امانجي بقى 1 مليار فولورز باش کاک نادر بدایت باسی براوی خەڵاتەکەت کرد وتت ئەوەی کە بتوانێت یەکەم بێت 1 ملیۆن دلار وەرەگرێت جا کاک نادر تەسەورەکەی بتوانیت تۆ خەڵاتەکە بەریتەوە و ئاگایەکی شلێمان بێ کاک نادر چکە 1 ملیۆن دلار ماشەڵڵا زۆرە والله زۆرە والله ئوستاز دا من بەشداری ئەوەی نیمە يعني من داخلی ناو ئەو پرۆسێسە نەبوومە ئەوە پێش ئەو کە دەست پێ بکە 20 کەس بوون هەڵبژاردبوون ئەو کەسانێ زۆر بەناوبانگ ئەو کەسانێ زۆر تەسیریان هەیە لەسەر کۆمەلگا 20 کەس بوون دوایە بوون 10 پێج ئێستا 5 کەسمانە وازان 3 کەس لەوانە لوبنانینە لەوانەیە یەک سعودی بکەن و یەک نازانم لەبیرم نەمایەوە یەک وا کەسانە لجنة هي لجنة تخصصية طبعا تركيز السر زور خالي لك بابتي او انفلونسر قصين سر لك مسألة تأثيري لسر كومالجا تأثير لسر خلفي عددي مثلا فلوات لو عليه تأثيري عندك هذا طبعا اكيد لجنة عندك سيدي كهنا تركيز اعتماد السر لك بل امن نيمة امن يقرأ كسنيمة جاري لو انا صالي دهاتو ان شاء الله بله مامسا نادر و جال سرچه بنمایه کی کسی سرکفتیان باشترین تیتا دیاری کرن والله وقیم باس کرد مسئله تأثیری او کسا لسر خلکی يعني محتوى بيدرين كونتنت چه محتوى پیشکشی دکا و تأثیر اوینا تا چرا دیکی لسر خلکی هیا کاک نادر بێجگە لە بەڕێزت هیچ کوردێکی تر بەشدارە لەو لووتکەیەدا بقورآن نازانم يعني من كسب نديتي براسي بس لواني هبيدن انفلونسر كرد زور هنا بلام دايسا من نديت يعني نال وين ده ونال سر السوشيال ميديا نديت كسي بلاد كلها بس لواني هبيدن والله باشە تۆ وەکو کوردێکە لەو لووتکەیە بەشداری ئەحساسی چی دێ ینی چۆن شتەکانە بینیت والله تشتكي زور قورية وتشتكي زور عظيمة ممكن ثاني هاتينا بناوبانجن طبعا بناوبانجي سوشيال ميديا يعني أول لو أنا 8 10 صار زيادة بالأو واردة طبعا تأثيرها زور بطوة أما نوكي كسك الكورد براسي عندك عادز بوميان طولبو البوش لهريدي كردستان لوتكي يوصى نبل يعني أورو إما لكردستان لوتكي يوصى هذه الصالح إما بتاني 10,000 يعني 5,000 يعني 100,000 انفلونسر سرانسر الجهان هنا كردستان بشكل زور باشا با كردستان بحكي بناسين با كردستان ببينن با بزان إيمش آبوري مان هيا أمان مان هيا سروشتيك جوان مان هيا خلق المديرات مان هنا بله مامسا نادر افرو از بیجم داوی روژانه اگر تو با ما بیجی دمجمیر چند پریوت چیتن ساعات 10 دست بيدكا هرسي روج ساعات 10 دست بيدكا حتى ساعات هفته يباري يعني افرو هند ديار بيت كي دخلاتي ورگرید بله اورو ديار دكاي بله هيفيا سركفتنه بوتت خازين هيفيا سركفتنه ایشالله خلات جبوته بیتن بشید کاک نادر سپاس بۆ ئامادەبوونێ سپاس بۆ قسەکانت زۆر سپاس دووبارە سپاس بۆ جەنابەت زۆر سپاس
لموصل تاخي موصلا كيفن لآلية راستية باجيري عامل آورتكا خودان پیشیا کار دستی سرارای ایشکا گران هیا بله خودان ایرادک و کلوپلن کارن دستی دروز دکت لبازاری دفروشیتن ام به هفرا بینر بین ناوێ من ئامالە لە مووسڵ ئاکنجیمە دوو کچێن من هەنا سەرپەرشتیاوان دکم ئەس بە ئێشا گران کەفتم لێ خۆشبەختانە هەنەکێ ساغ بوویمە عنهم ومت بديت يعني من کار کرد لە دەستپێکێ وەکو ئارەزوو بوو لێنەها بوو دەبارە ژیانێ کار دکم طبعا تعرف بعد الظروف اللي مرينا پشتی بارودۆخێ سەخت و شەڕێ داعش بسەرمەدا هاتی و پشتی ئازادکردنێ زۆربەیە ئافرەتان پشت بەستن لەسەر خواکردن و کارێ من بخۆ نەخشاندن لەسەر شیشە و پێنویسێکا باش و لە دەستپێکێ من ئێکسسوارات دروستکردن نەها بتریا کاران دەزانم علمت اخذ لحد ما يعني عرفت كل شيء ومتى اشتغل طبعا البنات ايضا بێگومان کچێن ژی فێرێن کاری بوون و هاریکاریان من دەکەن بۆ هەمی کارێن دەستی و ئێکسسواراتان تشتغل هيك شغلات آفرت هر بخو گلکا بهزه اجواره تو خودان نخوشیک بی و تا ایراده که هنده بهز هبید تو سر پیت خو راوستی تو بشول بخی تو خوشول که و تو برهمه دستن خو بخوی اوه ندویجن هزا آفرته که کس نشه بسر زال بید دێرین دیقەت بە لە کاری دەستیە خانمان هەر بەڕاستی زۆر بەتوانان ڕۆڵێکی زۆر باش و بەرچاویان هەیە جا هەر لە کاری دەستی شامێنینەوە بەڵام ئەم جارە کوردانە کاری دەستی ڕنگدانەوەیەکی ڕاستە و خۆی مێژوو کللتوری هەر نەتەوەیەک لە دێر زەمانەوە کاری دەستی لە ناو کورد باوە و تا ئێساش بەردەوامە ئەو کارە دەستیانی کە ئێستا زۆر ماون هەوڵ و ماندووبوونی خانمانی دەزڕەنجینە و هەر یەک لە کارەکانیان گوزارشتە لە مۆرکی کوردەواری خاتونێکی کورد چەندین ساڵە لە بواری دروستکردنی گۆزە و کاری سیرامیک هەوڵی داوە بە تەواوەتی کار بکات بۆ زیندوو ڕاگرتن و پەرەپێدانی ئەو کەلتورە ئەم خاتونە کووردە نەخش و نیگارەکانی فەرشی کوردی لەسەر گڵ دەنەخشێنێ و مۆرکی کوردەواریان دەداتێ خاتونێکی دیکەی کورد کە شارەزای کولتور و هونەری کوردیە باسیەوە دەکات خانمانی کورد جێپەنجەیان دیارە لە پاراستنی کولتور و کاری دەستی و دەڵێ لەو سەردەما دەبێ کاری زیاتر بۆ کارە دەستیەکان بکەین کارەکەی بەگەڵ دەست پێ دەکات کە خۆی گوتنی گڵی کوردستانە بۆیە دەبێ تا ئەو کوردانە بێت شیرین چەندین ساڵە کاری ڕۆژانەی خۆی لە سوچێکی کارگەکەی بۆ دروستکردنی جۆرەها کاری دەستی بە گڵ و سرامیک تەرخان کردووە وردەکارێکی زۆر و سەرنجێکی باش بەڕواڵەت ئاسان لە ڕاستیدا هەستیار لەگەڵ هەر ترازانێکی هەڵە ڕیسەکەی لێ دەبێتەوە خوری شیرین دوای تاواکردنی کارەکەی باسی نەقش و نیگاری سەرکارەکانی دەکا کە هەمووی ڕنگدانەوەی کللتور و ڕستەنایەتی کووردە نەخشەکانی سەرفەرش و قاڵی کورد لەسەر سیرامیک دەنەخشێنێ و مۆرکی کوردەواریان دەداتێ خۆی گوتنی سیرامیک لە هەموو نەتەوەکاندا هەیە بەڵام نەخشەکانی دەبێ کوردی بێ هەوڵمان داوە هەر هەموو شتێکمان لێرە کاری دەستی بێ و نەخشی ڕەسەنی کوردی بەکاربەرین چون پرۆژەکەمان ناوی پرۆژەی ڕەسەنی دیاری کوردستانە
و لەبەر ئەوە خاکی کوردستان ڕەنگەکان هەوڵم داوە ڕەنگەکان ڕەنگایەکی سنەتی و کولتوری بێ کە لە کۆنەوە بەکاریان هێناوە نەخشەکان زیاتر لە نەخشی فەرشی کوردیم کەڵکوەرگرتۆ بەگشتی من هەوڵم داوە هەموو شتێک کوردەواری بێ و ڕنگ و بۆنی تایبەتی کوردی دیار بێ. کە باسی کاری دەستی دەکرێت نابێ ئەم بەشە لە کللتور و هوەری کوردستان لەبیرکەین بە سەرنجدان لە هەر یەک لەو کارانە ڕەسەناتی و کللتوری دەوڵەمەندی کورد دەبیندێ ئاوردانەوەیکە بۆ مێژووی نەتەوەیەک. ئەم خاتونە چەندین ساڵە لە بواری هوەر و کللتوری کورد لێکۆڵینەوە دەکات و بەردەوامیشە. لەو باوەڕەدایە سەردەمەکەی هی ئەوەیە کللتور بپارێزین کە هەڕەشەی زۆری لەسرە. ئێستا کاتیەوە هاتووە کە لە تەنیشتی ئاوادانکردنەوەی خاکەکانمان بتوانین گرنگێکی زیاتریش بە ئیشەکانی هوەری و کولتوری بدەین چونکە یەکێک لە شتانەیە کە ناوی جەنگی سەردە زۆر لێ بواری فەرهەنگی لەسەری کوردی شەکرن لە ناوبردننی زمانەکە بۆ نمونە هەندە شتەکانی هوەری و ئەو شتانەیە کە لە بازاری ئێمە دیارە هەندە وڵاتێکی تایبەت بە بڵێن کە بازاریان لێرە زۆر بەهێز بووە. کاری دەستی تەنیا ئەوە نییە کە بەچاو دەبینێ بەڵکو زیندوو ڕاگررتنی کللتوری نەتەوەیەکە بە سەرنجدان لەسەر هەریەک لە کارە دەستەکانی کوردستان کە لە بازاڕەکانە بیندێ بە ئاشکرا مێژووی نەتەوەیەک دیارە و کاریش دەکرێت بۆ بەرز ڕاگررتنی. هێرۆ مۆلودی کوردستان 24 هەولێر. دەرین دیقەت بە هەر جێگەیەک خاتونێکی لێبێ و بەو جۆرە دەستڕەنگین بێ ڕاستە هێرۆ یەکسەر ئامادەگیەیە لە جێگەکە. هێرۆ مەولودی یەکێکە لە پامنێرە زۆر ئەکتیڤ و چالاکەکانی کوردستان 24 دەستخۆشی لەکەین کە هەمیشە بە کارە جوانەکانی بەیانی 24 دەوڵەمەند دەکە. دێرین ئەو خاتونەت بینی جشکر دایم یعنی داکن ما دا پیرن ما گلک شولا دستی و افشولین کردی دا کاتت شتک بوده مثلا اگر بیراته بیتن زاروکینی چه کر بیتن یان تو ببی اول دیکا منجی افشولت کرد. جادێرین چەند زەرورە ئێمە وەکو کورد ئاوا لە خەمی کەلتور و دابوونەریتی خۆمان نابین. چەند جوانە خانمێک بیت بەو جۆرە کە خەمی مۆرچی کوردەواری خۆتێ بێ. یعنی بەڕاستی ئەوە جێگەی شانازیە هیوادارم ببێتە دەرسێک بۆ هەموو خاتونەکان. سەرمامیا پێدوی ئەم کولتورە خۆ پارێزین ئەو تشتێن کول باب و باپیر و دایک و داپیرێت ما بۆ مەماوە ئەم زیاتر گرنگیە پێدەین بەتایبەتی شۆڵێن دەستی جا فەرش بیتن چاندنا جلو بەرگا بیتن هەر تشتێک بیتن. باشە دێرین پێشوی بچیتە لای پاگێچێکی تر ئەم شەو کلاسیکۆ بەڕێوە چوو. شاکر تو زانی بینا من گوارزش زور از سفره علی کیف آمن توپانه نایت نه سیر که دیرین اما حدثی که گوره لطوبی پیا جابت ای بلد جیانی میاری کلاسیکو دو نادی گوره اسپانیان تو وازلو بینه جمهوری خوی با قصر کم یک نه اصلی جواب ندم شاکر والله نه اصلا بمز جمهوری والله دیرین یاری کی خوش بره و شو طبعا جا گۆڵی یەکەمی لامین یامال جاران خاتونەکان لێفەیان ئەدووری جا ئێمە لە منتیقەی سلێمانی جۆرێک لە دەرزیە پێوترێ سوژنی پێوترێ جا ئاوا تەقەڵی لێیە لامین یامال ئەم شەو ئاوای لێیانی ڕیاڵ مەدرید کرد لەو دیفاعانە تەقەڵی لێیە تەپڵی پێلیان هیچی بەسەری چۆ نێش باوەڕ و قەناعەت کرد بۆ هەندەرانی ڕیاڵ مەدرید هەر بەخۆ لە جێنشەوە تا ئێستا خەفەتە خۆی ئێمە ئێستا ڕیاڵیش بیبردایەتەوە هەر پیرۆزباییمان لە هەندەرانی ڕیاڵە کرد و وەسفمانە کرد و بەس وەڵی بڵێن چی بەخوا برا خراپ دۆڕان پیرۆزبایی لە هەندەرانی ینی بەرشەلۆناگەی یعنی وای لات شاکر ئەها دنیا سوڕێ ها جارێکتر لێرە دانیشینەوە دەمیژەڵم یاخوا پیرۆستام ئێستا تۆ کام یانی وڵی من کەیفم بە بەرشەلۆنەیەت کەیفت پێیان شێزانێ هەموو خەڵکەزانە چکە من ئەلەم یاشکرا ئەڵم ئەرجەنتینم بەرشەلۆنە ئەی بژیت ئێستا تۆ تا کۆتایی بینەر بووی هاوارت کرد گۆڵ نەوەڵا دێنیجان پێویست ناکە ئەنیەت زانیە بە ئیسراحەت جێمی یەکەم یاریەکەیەک لای بوو چکە شەوتی یەکەم کە تەواو بوو یاری 4 بە 1 بوو کاکە پیرۆستان بێ و بابەتە داخە تەواو وازی لێ بێنە با بچین باسی راپۆرتێکی تر بکەین ئەزەدین ناسراوە بە حاجی ئەزەدین باسی ئەزمونە خۆچکەتن لە ماوەی 30 ساڵên کارکردنێدا وەک فەرمانبەر 15 ساڵ کارکردن لە نێو بەرەنگاربوونەوەیە توندوتیژی
دژی خێزانێ جیا لە چارەسەران دەیان کێشن جۆرا و جۆر خێزان خاوەنی زیاتر لەسەڵ کتێب و نامیلگن چاپ کراوە لە زانکۆکانن کوردستان وەکی منهەج دێتە خواندن. خۆشەویستی بنەمای ژیانە، ژیانیش بۆ ئەوەیە تۆ بە خۆشەویستی بژیت. 15 ساڵە لە سەرەتایکردنەوەی ئەم بەڕێوەبەرایەتیە گشتیە لێرە ئەرک دەبینم وەک ڕاوێژکاری یاسایی و ماوەیەکیش وەکو بەڕێوەبەری کارژێڕی خۆیەتی لە ساڵی 92 لە سەرەتای دروستبوونی حکوومەت یاریێمی کوردستان و وەک فەرمانبەر لەسەر میلاکی حکوومەت یاریێمی کوردستان دامەزراوم ماوەی 34 ساڵە خزمەت دەکەم وەکو فەرمانبەر. ئەوەی زیاتر کاریگەری هەبووە لەسرم لە ماوەی ئەم 15 ساڵی کارکردنم لەم بەڕێوەبەرایەتیانە دوو حاڵەتن. یەکیان ئەوانن کە لەو حاڵەتانەی باوکەکان لەلایەن مناڵەکانیانەوە تونند و تیژیان بەرامبەر دەکرێت یاخۆت بە شێوازێک مامەڵیان لەگەڵ دەکرێت وەک ئەوەی هیچ شتێکیان بەرامبەر ئەو مناڵانە نەکردبێ یان ئەوەی کە لە کوردی پەتی خۆمان دەڵێن وەفایان بۆ دایک و باوکیان نەبێ. زیاتر ئەو بابەتانە بابەتی ناپاچی هاوسەریەکانە زۆر جار کاتێک کە خۆشەویستی لە بینی دوو کەس دەبێ ژنێک و پیاوێک دەبێ هەرچەندە کچەکە یان ژنەکە ناپاچی لە مێردەکەی دەکات بەڵام زۆر بەو پەڕی لێبردوی و مێردەکەی لێ خۆش دەبێت ببێت چاوانەشەوە هەندێک جار پیاوەکە ناپاچی بەرامبەر خێزانەکەی هاوسەرەکەی خۆی کردووە بەڵام لەبەر خۆشەویستی ژنەکە بۆ مێردەکەی خۆی بۆ مناڵەکان لە یەکتری خۆش دەبن و ئاش دەبنەوە. سی کتێب و نامیلکەم نووسیەوە و هەمووشیان بە چاپ گەیەندراون لە بواری زیاتر وشیاری یاساییە لە بواری ئەوەیە کە چۆن ئێمە تەعامل لەگەڵ کەیسەکان بکەین چۆن تەعامل لەگەڵ کێشەکان بکەین لایەنی یاسایی کۆمەڵایەتی دەتوانین بڵین. من 8 کتێب یاخۆت با بڵین 8 ئەوەی بە عەرەبی پێی دەوترێن متونی قانونی نەسە قانونیەکان قانونی عقوبات قانونی ئوسولی محاکەمات قانونی مرافعات قانونی ئەحوالی شخصی قانونی تەنفیس هەموو ئەو قانونانی کە لە هەرێمی کوردستان بەرکارن 8 لەو کتێبانەشم وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی کە هەمویان منهەجن پرۆگرامن لە کۆلێژەکانی یاسا دەخوێنرێ یعنی بە کۆی گشتی ئەو کتێب و نامیلکانەی کە من بە چاپم گەیاندوین سیان نووسینە وەکو تەلیف نووسەر 8 وەکو وەرجێڕانە ینی 110 کتێبی چاپکراوم هەیە بە ناوی خۆم لە کتێبخانەی کوردی خۆشبەختانە. بنەمای پێکەوە ژیان بنەماوی خۆشەویستی بنەمای خێزانێکی دروست لێبوردەییە یەکتر قبولکردنە وەرگرتنی شتەکانە بە ئاسایی وەرگرتنی کێشەکانە بە شێوەیەکی ئاسایی بۆی چارەسەری بۆ دەوجرێتەوە. بەڵێ فەرید ئیلهامی هونەرمەندێکی کرماشانیە بەرهەمێکی نوێی بڵاو کردوێتەوە بە ناوی سوڵتان پێکەوە بینەری دەبین و دواتریش لە ستۆدیۆ لێرە میوانداریەکەین و گفتوگۆ زیاترکەین. عايشين
بله شکر و کلیپه و مامسا فرید الهامی لپازده ولاتن جیاواز تومار کری براسی گلک یا جه سرنجڕاکێش بوو عنی نزاد شتێکی تایبەت بوو بەتاکید اینجا ئەوەی کە لە هەمووی سەرنجڕاکێشترە تۆ لە کەنەداوە بیت بۆ تاران لە تارانەوە بێ بۆ کوردستان لە کوردستانەوە بچی بۆ چەندین وڵاتی تر بەدەر لەوە مامۆستا فەرید کۆمپۆزەرەواتە ئاوازدانەرە و کۆمەڵێک ناونیشانی تریشی هەیە زۆر بەباشی زۆر بەباشی ئیش لەسەر موزیکی ڕەسەنی کوردیەکە و بە بەردەوامی لە خەمی ئەوەیە کە چۆن پارێزگاری لە موزیکی ڕەسەنی کوردی بکەتن بەلە شاکر بەجە ئەم دە زیاتر گفتوگۆی لەسەرکەین بڵە ئەم زارەوی مەهاش لێ بیتن مامسا فەرید تو gelek خێراتی زۆر سپاس کۆ ئەو میێوانێ بەیانی 24 بووی سەڵاو ڕێز بوویەوە و بوو بینەرانە بەڕێز زۆر سپاسکەم لە داوەتتان مامسا ئەگەر بشێوەیەکی گشتی بەحسی بێ کلیپێ بۆ مە بکەی چاوا و هزرا بۆ تەهات تو 15 وڵاتن جیاواز ڤیدیۆ کلیپێ بکەی دە چاوا دەست پێ کرد یا زەحمەت نەبوو بیرکەم 2 ساڵە خەریک ئەم 2 ساڵە بەڵێ 2 ساڵ پیشتر دەست پێ کردمە ئەم بەرهەمە بەس من بیرکەم سەرمایەی هەر کەس لە ژیاندا ڕەفیق چاکە خۆشەویستە چاکە برادەرە چاکە یعنی ئەوانەی کە لەو کلیپە بەشدار بینە هەموو برادەرە من لام کلیپە هەموو لەبەر میژوو کولتورە ڕەسەنە کورد هەموو بەشداری کردن لام کلیپە بە دڵ و بەگیان بەڕاستی ئەم بەرهەمە لە 15 وڵاتە لە مەسڵەن لە کانادا بە تەنیشتی نیاگاراس تاوگەی نیاگارە بەڵ سان لە بە تەنیشتی ئیفلە لە پاریس بە گۆتنبرگە لە یوتوبێری لە سوئێد لە ئێران لە سێ پاریزگا سفان و تارانە کەرمانشان لە تورکیە بە ئەنقەرەس لەگەڵ قۆنیە مەزارە پیرۆز مەولانایە بە ڤەرشیۆ پۆلۆنیاس لە هێستان بە زۆر شوونەی لە یعنی بیرکەم بڵم هەمووی چەندە بەس هەر کەسێک جوورێک ئەتوانێ وەک ئەو دووربینە ئەو کامەرا کە لەنزێکی هەیە هەر کەس جوورێک بیر و باوەڕە خۆی لە ئەم کلیپە وەرەگرێت یعنی کەس دەڵێ من ڕۆیای من ئەمەسە کە ئیمە وەک کوردێکە زۆر دەوڵەمەنە لە بوارە فەرهەنگ و کەلتور خۆمان لە جیهان بناسیینی من لەبەرەمە ئەو کلیپە مەسەڵەن بەشێکە کە مەسەن کەس توانێ ئەو هابیری بکەی کە ئەو دەنگ تەمبورە یان تەمیرە کە ئێمە لە پێ دەڵیم تەمیرە جیهانی بووە بجا مامسا چاوا هزراتە بۆ هات مەسەلەن کە تو بێژی ئەزل 15 وڵاتە ئەڤێکەم یا زەحمەتە یا زەحمەت نییە دێ ئاستەنگ بۆ من چێ بن ئاستەنگ بۆ من چێ نابن دێیا باش بیت یا باش نابی ها ئینسان سترێسێکت گریتن دەبێژی چاوە و تو بخۆشی دەبێژی ئەvە 2 ساڵە ئەس خەریکی vê ڤیدیۆ کلیپێمە بەڕاستی gelek زۆرانی چاوا بۆ من بەحس کە بە شێوەیەکی gelek گشتی
خب دەست پێکردن لەم کلیپە لەگەڵ بەرادەری بیبەنەوە کاکسەید ئەمامی لە هەولێر کە ئستدیو هەیە و خۆی ئەرێنجمنتە 2 ساڵ من هەندێک وەسواسم هەیە لەسەر موسیقا دڵم ئەم یەک نوتە بگوڕە ئەمە دووبارەیەکی من زۆر وەسواسم هەیە لەسەر چ سینەما چون من شتەکان 100% بەدڵی خۆت بێ ئەمەیەکە بەدڵم بوو دوای بڵەوەیکەم ئەگەر بەدڵمەوە بڵەو ناکەم دڵم بلێ هەر کات کە کاتێ بگیت من هەموو کات دڵم فردێک شۆپەن یەکێک لە گەورایی لە پیانیست پۆلۆنیاییە دەڵێ کە ئیمە ئافرینەر نیمن ئافرینەرە ئەو موزیکە خواست ئیمە دووزەرەوەی من ئیمە ئەو دەنگەی لە هەموو کائنات هەیە ئیمە ئەدووزیمی ئێستا من سیگناڵەکەم باشترە جنابەت جارێ باشترە جنابەت جارێ باشترە ئیمە دووزەریم ئیمە ئافرینەر نیمە من لەبەر ئەمە موسیقاکە چون موسیقایەکی ڕۆحی و عرفانیە عرفان بە معنیە تایبەتە کە خوام دەرم نا هەر عرفانی عرفان تایبەت خوام سبارەت لەو موسیقا دوێنم بیر کردیام کە کی ئەتوانێ وەک دەرهێنەرە سینەما کی ئەتوانێ باشتر بە تەنیشتان پروژە بتوانێ ئیش بکێ وەک خاتون تاراجاف ڕاستە خاتون تاراجاف بەس گورانی بیژ نییە بەڕای منەوە زۆر بوو من شخصایەتی کەسایەتی پیرۆزە ڕاستە زۆر چون من لە بریتانیا لە لەندەن تاراخان دی منە بە قسیەکردن 2 جار 3 جار یەکتر بەس کەسایەتی زۆر تایبەتە ئێستش کە دینیتان تاراخان دەست پێەکەی خوێندن هەموو چی زۆر ڕووهانی تر دەبێت ڕاستە من هەموو کات دڵم کە ئەو ئامرە پیرۆزە بەس ئەو کەسێکی ژەنیتێ ئەتوانی پرسنالیتی یعنی کەسایەتی لە ئەو ئامرە ڕحاخۆتێک هەلتێکە بگات باش مامۆستا ئەمە باسێکی ئەم دوو ئامێرە بکەین بەڵێ تەمبور و سێتار بەڵێ خب ئەگەر بتوان سپارەت لە تەمبور یان تەمیرە کیمە دەڵیم تەمیرە باشتر ناو کوردیەکەی تەمیرەس تەمیرە قسیە بکەم کە بیرکەم یەک هەفتە بعد لە کوردستان 24 دانیشتم و سپارەت لە پوختیگەیتەوە زۆر مامسا بەزبەریە تو ئاخفنێت خۆ بکەی دەماتە ئەڤەل vêrê dana ئەف نویسانە gelek سەرنجام ڕاکێشە ئەگەر بەحسا vê نویسانê بکەی بەحسا خۆر و ئاڵای کوردستانی ینی ئەڤە چاوە ینی بڕاستی من سەبارەت لە ستار بڵم ستار وەک منداڵێ تەمبورە منداڵێ تەمبورە تار وەک منداڵێ تەمبورە یعنی وەک با پیرێ هەموو ئامرای لە ژێدارە جیهان تەمیرەیە ئەو ئامرەسە لەسەر ئەو تەمیرێ تایبەتە کە دیارە بوو بەرادەرێک و عزیزە بە ڕێزی لێرە ئاڵای کوردستانە من ئەگەر بەێ فەرمو کەرم کە مامسا ئەمە چ نویسیە مامستا بخوێنن ئەسیا تێ ناگەم زۆر کەس ناڵی کورد کەس ناڵی کورد مردووە کورد زیندووە درستە ئەمیشە ڕوژە یعنی ئاڵای کوردستانە لەسەر ئەمە چون ئەو ئامرا بوو من زۆر پیرۆزە و ئاڵای کوردستانیش بوو من پیرۆزە باش مامۆسا ئاڵای کوردستان و ئەو کە ئاڵی پیرۆزە ئەتوانی بڵیت ئەم ئامێرە کوردیە تا چەندێک ئەتوانی بڵێ کوردیە خۆ من ئیمە لەسەر ئەوانە بەڵگەم هەیە من پیش لە خب من ئەمە هەستکەم ئەمە یەکم جار بڵم من 20 نسل لە میرادارانە ئەم ئامرامەسە 20 نسل پیش من گەورایك بیە بەناو سوڵتانی ساق کە گەورای هەموو پیرە هەموو کاکەیەکان بیە و گەورای هەموو کاکەیەکان ئەمە تەمبور پاراستیە یعنی پاراستنە تەمبور لە ئەو سەردەمە ئاشکار بووە پیش لە ئەمە لە سومر 3800 ساڵ پیش زاینی ئەو ئامرە بەناو پانتور بیە ئەو ئامرە کوردیە ڕاستانە ڕاستان ینی بە پێی لێکۆڵینەوەکانی تۆ کوردیە و ڕاستانە منیش ئێستا هەستکەم ئەمە بڵم لە خەڵکی جیهان مامسا جام دەشین بژین تەمبور ئامێرەکی کوردیە بەڵێ بشک تەمیرە ئامریکی کوردیە تەمیرە ئامێرەکی کوردیە باشە مامۆستا بچینە لای پارچە مۆزیکی یا بەس فول کوردەواری مامسا ها
شنوای بیگوش دیودینم یا شنوای بیگوش بیدی دبینا نگهدار چرخ آهای دیودینم یا آهای هفتاق مینا تیانن جگو تماهی جوی تیانن جگو تماهی هر کس ملت بو پشمده شاهی دیودینم یا دەست خۆش دەم خۆش مامۆستا با باسێکی ئەوە بکەین چەند ساڵە ژوێنیاریت ئێستا بیرکەم 30 و چەند ساڵە 35 ساڵە میمە خب ئەرزم کرد من بابم باپیرام تا 800 ساڵ پیشتر ژەنیار بوونە ئیمە لەپێ دەڵیم ڕاوی مەقامزان باپیرەی من سیاز بووە یەکێک لە گەورایی لێ کاکی یارسان من ئاماژە لامە نەکردم ئەمڕۆژ ڕۆژە دۆمە ڕۆژیە خەڵکی یارسان یا کاکەیە من هەستکەم لێرە پیرۆزبای بڵم ئەم سێ ڕۆژەیە کە دۆم جەشنە گەورای کاکەیەکانە لە هەموو کوردستانە و لە کوردستان ڕۆژهەڵات و بە باشوور کە خب لە هەموو بەگشتی ئێران بیشتر لە 3 ملیۆن کەس یارسان هەیە کاکەی لێریشە بیشتر لە 100 و چەند هەزار کەس بەس من تواستم پیرۆزبای بڵم ئەم جەشنێ قەڤاڵتاسە کە دوو بەیانی ترە بەس ئەمڕۆژ لە ئەیامە ئەمنیەتی منە یعنی دۆم ڕۆژە ڕۆژیە یارسان یا کاکەیە پیرۆزبایەڵم لە هەموو خەڵکە کاکەی مامۆستا دەمە جاڤەت ژەنی gelek سەیرت بڵێن خۆتە بکارتینان بڕوحیەتەکە تایبەت دەچوو بە ناوت تو تەمەنی چەند ساڵیە فێر بوو یعنی تو دبێژی باب و باپیرێن من لە تەمەن 5 ساڵان باپیرام من لەسەر قاچی خۆیەوە ئیشت تەمبور دیادە دەستم ئەوها کردیات کە فێر بوو دی دوای ئەما چون من هەم لە بەشێ باپیرە بابم یعنی بابم هەم لە خاڵوانم هەموو ژەنیارن لەبەر ئەمە جارێکە خانوو خاڵۆم بچیام تەمبورجانبی فێرەڤیان لای باپیرام فێرە تەمبورەڤیان ئەوها بووە باشە مامۆستای تۆ پێویست بە دانیشگا و ئەو شتان من مەسترم هەیە لەوارە موسیقا یای بۆ نەوەستای کە لە باو باپیرانەوە بۆ ماوەتەوە هەسای تەنانەت ماستەرەکەش من زۆرچی توام سەبارەت لە ئەو ئامرە بەس بکەم تەمیرە هۆنار بەگشتی یەکم جار لە هۆنار پێ دەست پێ بکەم هۆنار یعنی ئافەرینەرە جوانی کەسێکی ئەتوانێ جوانی خاڵق بوو خاڵق بکەی ئافەرینەری بوو موسیقا ڕیشە موزیک یۆنانیە بەس ڕیشەی موسیقا لە خۆمان بشەیەکە هەورامی لە زاراوەی هەورامی لە ژەنیار دەیوەتن
هونیاگەر یا هونیاوان هونیا ئەوە باسی زۆر دیریژێکە کە سەبارەت لە زمان ناسیە ئەمە پەسپۆرە زمان ناسی با سەبارەت لە واناسیەکە بەس توام سەبارەت لە تەمبور ئامێری مدیتیشنە یعنی گرنگیە موسیقای ڕەسەنە کوردی بە ئەمەسەکە ئێستا ئەگەر من بڕوامە دەریوناسێک دەریوناس لەفم دەڵێ مدیتیشن بکە مدیتیشن لەگەڵ چیکان بەغێژە تەنافس لەگەڵ موسیقاس موسیقای مدیتیتیڤ میوزیک لە پێ دەڵێن کە ئەمە ئیمە لە چەند هزار ساڵ پیشتر داشتی منە ئیمە زۆر 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 دۆڵەمەنی من لە وارە فەرهەنگ دەستخۆش مامسا بۆم بەحسەند بکات جەژنی وارسان چیە چەند ڕۆژ وارسان چیە چەند ڕۆژات خاینی زۆر ئەمە ڕخسەت بدەن قسێ بکەم سە ڕۆژ لە پێ نجومە و لە پێ زانستیەکانە کەڵامەی سەرنجام سێ ڕۆژ ڕۆژێ یارستان یا کاکەیە کە شەوە سەڤم بوو دە جەشنە قەڵالتاس دوو جەشنیان هەیە جەشنە خاوەنکار و جەشنە قەڵالتاس کە ئێستا لە دۆم جەشنیم قەڵالتاس و بەیانی شەوە جەشنە قەڵالتاسە بەس لە ئەمە ڕخسەت بدەن کە ئەو هاغەسیە بکەن سەبارەتێ بیشتر حەزکەم سەبارەت لە موسیقا و کولتور و میژووی کورد قسیە بکەم بەر ئەزندان باشە مامۆستاتوانین گوێمان لە پارچە موزیکێکی تر بێ بە ئامێرەکەی تریان بە ستارە بێبەش نەبین ئەوە بەس دێرین زۆر بە هێواشی دەسی بەرە مامۆستا زۆر حەساس وانە وڵایش دیقەتم مایتە ینی ئاد قرچە لە دڵیەوە وڵی چون ئەمە خۆ بیرکە خۆشەویستت گیانت جانت ڕووهت 35 ساڵ لەگەڵت بەرادار بووە چۆن دەپارێزی چون لەگەڵی تامۆڵکی 35 ساڵ 36 ساڵ بە دوای ئەمێکە خۆ پیرروزە دوای ئەمێکە هویەت و ناسنامێ کووردە بەڕای من ئەو ئەمە زۆر زۆر گرنگە دەستخۆش فەرمووان سەگە من نێکدەنگێک کورترە من ئەمە نزیکەم رنگ زردی خزان خطای پاییزه رنگ زردی خزان خطای پاییزه رنگ زردی عزیزه کیمو خلوتی مویا خلوتی دلازا مویا بوین یای جمین جام جام
هەی دەست خۆش ئەو دەست و چ بڵێن زێڕین هەر بمینن ئیشەڵڵا زۆر سپاس بژی مامۆستا فەرێدون زۆر سپاس کت و ئەڤڕۆ میێوانێ فەرید کت و میێوانێ بەیانی 24 بووی بڕاستی تەجاوێکی تایبەتدا ئەستۆدیۆمە دام گەلێک مەزن کرین زۆر سپاستان کەم لەبەر داوەتتان زۆر سپاس کت و گەلمەجا بووی بەلێ بینەران ئەڤای گەشت بڕگا بابەتێن ئەڤڕۆیان بەیانی 24 بوون هیویدارم جێ ڕەزامەندە هەلایەکی بین جارە کاتی جەژنا براین من کاکەی پیرۆز بیتن هەتا سبایی خودێت گەل هەوە بیتن دڵخۆش و ئاسوودە بن خواتان لەگەڵ